هەمیشە بەردەوام گەنجان یاخود ئەو کەسانی زۆر جار مەرج نییە تەنها گەنجان هاوسەرگیری ئەنجام بدەن ئەو کەسانی کە دەچنە پرۆسەی هاوسەرگیریەوە گرنگە کۆمەڵێک بابەت کۆمەڵێک شتی زۆر باش گرنگی پێ بدەن تاوەکو بتوانن ژیانێکی زۆر باشیان هەبێت و بتوانن خێزانێکی تەندروست پێکەوە بنێن لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەم دوو کەسە بزانن خاڵە هاوبەشەکانیان چین و زیاتر لێک تێگەشتنیان هەبێ بۆی کە ئەم خاڵە هاوبەشانە بکەنە بنەغەیەکی گرنگ بۆ ژیانی هاوسەرگیریان گفتوگۆی زیاتر دەکەین لەبارەی دۆزینەوەی خاڵە هاوبەشەکان لە پرۆسی هاوسەرگیریدا لەگەڵ بەڕێز مامۆستا کەمال داستان ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی مامۆستاگیان زۆر بەخێر بێ زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئێوە مامۆستا گەلەوە دەست پێ بکەین کوڕکچێک دەیانێ پرۆسی هاوسەرگیری بکەن لە بیدایەتە ئەم کوڕکچە ئەگەر بار تەریقەیەک بە یەکتریان دۆزی بێتەوە تا چەند گرنگەوە چۆن بتوان ئەم خاڵە هاوبەشانە بدۆزنەوە لە نێوان خۆیاندا زۆر باشە من ڕەنگە چەند جارێک باسیێم بابەتەم کرد بێت بەڵام ناچارم لە ئێستادا دووبارەی کەمەوە لە یاسای ماتماتیکا یەک زاید یەک یەکسانە بە دوو لە کوردستان یەکسانە بە دوو لە ئەمریکا لە کەنەدا لە ئوسترالیا لەسەر مانجیش ئەم یاسایەن نەگۆڕە یەکسانە بە دوو ئەبێ ئێمە فێری ئەوە بین کە پرۆسی هاوسەرگیری پرۆسەیەکی بەهادار و گرنگ و زۆر پیرۆزە چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرۆسەیە ئەنجام بدەین کاتێ پرۆسەیەک بەهادار بێ و گرنگ بێ و پیرۆز بێ ئەبێت تۆ لە سەرەتادا ئامادەکاری باشی بۆ بکەیت چونکە گۆڕانکاریشی گەورە لە ژیانی مرۆڤەکانە دروسە بێ کاتێککە دوو کەس پێکەوە تێکەڵ دەبن دەچنە ناو پرۆسی هاوسەرگیری کەواتە دەچنە نێو قۆناغێکی تازەی ژیانکردن پێشوەخت تۆ بۆ ئەم پرۆسەیە بۆ ئەم ژیانە نوێیە دەبێت خۆت ئامادەکەی زۆر بەباشی کاتێ دوو کەس یەکتر دەناسن بۆ بڕیاری ئەوە ئەدەن کە بچنە ناو ئەم ژیانە تازەیەوە کۆمەڵێک پرەنسیپ هەیە کۆمەڵێک مەبادیع هەیە کۆمەڵێک یاسا هەیە ئەگەر ئەمانە بە باشی بە ئاسانی لە نێوان هەردوو لایەنە جێبەجێ بکرێ دەتوانن بۆ ئەبەدی تا دوانە فەس پێکەوە خێزانێکی بەختەوەر دروستکەن وە ژیانێکی شایستە و ئاسوودە بۆ خۆیان فەراهەمکەن دەستەبەریکەن دروستیکەن باشە ئەویش چییە؟ وەکو ڕێکەوتنی نێوان دوو پرۆژەی بازرگانی دوو کۆمپانیا دوو کەس لە دوو شوێنی جیاباسە دەیانێت پرۆژەیەک پێکەوە ئەنجام بن گرێبەست تێگەکەن دەبێت مەرجەکان هەردوو لا مەرجەکانیان قبول بێت هەردوو لا مەرجیان هەیە داواکاریان هەیە ئەگەر هەردوو لا مەرجەکانی یەکتریان قبول کرد لەو نێوەندایە چی دروسە بێت بەرژەوەندی هاوبەش دروسە بێت کەواتە ئەم گرێبەستە قابلی قبوڵە واژوو دەکرێت مۆر دەکرێت ئیمزاکرێت ڕاستە ڕێکەوتن لە سەرەتادا بەڕای من لە پێش داخڵبوونی پرۆسی هاوسەرگیری گرنگە ئەگەر دەرفەت هەبێ من باسی ئەمە بکەم ئەم دوو کەسە ئەم خاتوونە ئەم ئافرەتە لەگەڵ ئەم پیاوە ئەم کوڕکچە شتێکی زۆر سادە و ئاسان هەیە چونکە ئەمان ئایانەبێت ژیانێکی تازە دروستکەن ئەبێت لە پێشە یەکتر بەباشی بناسن لە چەند دانیشتێکە بە شێوازێکی شەرعی لە بازدەی شەرع و یاساکان و داب و نەریتی کوردی نەڕواتە دەرەوە یەکتر بەباشی بناسن و وە کۆمەڵی قسەی ڕاستەوخۆ بکەن بەو پەڕی شەفافێت و ڕازگۆییەوە قسەی جددی خۆیان بکەن پێکەوە هاوڕابن بۆ ئەوەی کە هەردوو لایەن خاڵی هاوبەشی یەکتر بەباشی بزانن ئەگەر زانیان لە نێوان هەردوو لە خاڵی هاوبەش بە ڕێژەی لە ١٧ تاکو هەشتا بوونی هەیە واتە هاوسەنجی لە نێوان هەردوو لا دروسە بێ واتە دوو وەکو دوو هێڵی تەری پێکەوە دەڕۆن یەکتر نابڕن بەڵکو پێکەوە دەبن بە چی دەبن بە کرۆسلاینی یەکتر دەبن بە هاوڕێی یەکتر هاوخەمی یەکتر هاوسەری یەکتر بەو شێوازە دەسازێن و دەگونجێن ئەو کردارش ئاسانە ینی شێوازێکی قورس نییە کاتێککە ئەم دوو کەسە پێکەوە دادەنیشن بە ڕاشکاوی بە ڕوونی باسی دڵ و دەرونی خۆیانەکەن دەبێت بە کورتی باسی بکەین حەز و خۆزگە و خولیا و ئاوات و ئامانجی هەردوو لایەن ببوورە هاوشێوە بێت یعنی لێکەوە نزیک بێ تۆ حەزە لە چییە؟ ئارەزووی چیەکەی؟ خۆزگەی تۆ چییە؟ ئامانجی استراتیژی تۆ چییە؟ داواکارەکانی تۆ چییە؟ دەتێت چۆن ژیان بکەین چۆن پێکەوە بژین باری داراییت ئیشکردنت بڕوانامەت
بیر و ڕاکانت ڕفتارت کردارت ئەفکارت چۆنە ئەمە بە باشی باس بکرێت بەو پەڕی شەفافێت و ڕازگۆیی ئەگەر خاڵی هاوبەشی زۆرمان لە نێوان هەردوو لە دۆزیەوە بەرچاومان کەوت ئەو کاتە ئەم پرۆسەیە دەبێتە پرۆسەیەکی سەرکەوتوو بەڵام ئەگەر لە سەرەتادا خاڵی هاوبەش وجودی نەبوو واتە جیاوازیەکی زۆر هەبوو لە نێوان ئەفکار و ئایدۆلۆژیای هەردوولا لە نێوان ڕەفتار و کردداری هەردوولا بیکردنەوە و حەز و خۆزگەی هەردوولا دوو جیهانی جیاواز بوو دوو بەشی جیاواز بوو ئەم دووشتە جیاوازە هەرگیز بە یەکەوە بە شێوازێکی باش تێکەڵ نابن تێکەڵبوون دروست نابێت بەڵێ زۆر باشە مامۆستا کەمال جاری وا هەیە ئەو دوو کەسەکە دەیانێن پرۆسی هاوسەرگیر بێک بێن بەهۆی شەرمکردن بە یاخود پیشان نەدانی گۆڵە ڕووی ڕاستەقینەیان بێ بۆ یەکتری نازان چۆن خاڵ هاوبەشەکانی یەکتر دیاری بکەن یا ئەگەن بە کۆمەڵێک خاڵ ئەوە نییە کە ئەمان بەڕاستیە هەستیان پێ کردووە ئەمەوێ پێم بڵێ خاڵ هاوبەشەکان چین و چۆن بیان ناسینەوە کەوات چۆن گرێبەستێک ئەکرێت لە سەرەتادا گرێبەستێکی یاسایی لە دادگا کە پێی دەوترێ عەقدی زەواج باشە بۆ ئەوەی ئیمتیازات و مافەکانی ئەو خاتونە پارێزراوە بێ بە شێوازێکی یاسایی و شەرعی ئەمە گرێبەستێکی یاساییە باشە بۆ ئیعلانکردن و ئاشکراکردنی دانپیانانی ئەم پرۆسەیە بە شێوازێکی ڕەسمی لە دادگایە باشە لە گرێبەستێکی لۆکاڵی گرێبەستێکی داخلی لە نێوان هەردوولا لە سەرەتادا زۆر گرنگە پێش ئەو گرێبەستە یاساییە گرێبەستێک لە نێوان هەردوولا ئەنجام بدرێ خات و سەنا بەو شێوازەی من پێشتر باسم کردووە زۆر ئاسانە هەر بەم شێوازە هەر کەسە لە ماڵی خۆی کاتی ئەم دەرفەتە ناڕاخسێ پێکەوە قسە بکەن ناگونجێت یان خێزان کەلتور دابوونەریت ڕێگەی پێنادا یان شەرع ڕێگەت پێنادا ناگونجێن ناسازێن بەمەرجێک ئەو دوو کەسە بە شەفافی بە بوێرانە بە ڕازگۆیی بەبێ ترس بەو پەڕی جورئەتەوە ئەوەی لە ناخیانایە بەڕاست و دروستی بینوسن زۆر جوانە چۆن هەر لەسەر کاغەزێکی ئەیفۆر لە ماڵی خۆتە تۆ باسی هەموو شتەکانی خۆ دەکەی بە خاڵبەندی داواکارەکانی من وەکو خاتون وەکو پیا و بریتە لە یەکەم دووەم سێم هەموو داواکارەکانی خۆت بە ڕاشکایی بنووسی ئەمە حەزی منە ئەمە خۆزگەی منە ئەمە خودیایی منە ئەمە ئامانجی منە ئەمە ئەفکاری منە ئەمە ڕەفتاری منە ئەمە بەرنامەی ئێستەمە بۆ داهاتوو بۆ ژیان هەتا بۆ مەسەلەی دروستکردنی منداڵ بۆ لۆکەیشن بۆ پێکەوە ژیان بۆ شوێن بۆ کارکردن هەموو شتەکانی خۆت بینوسە لاپەڕەیەک دوانسیان چوار وەکو CV ئەمە CV منە ئەمە تعریفی منە ئەمە پێناسەی ژیانی منە باشە کاتێک کە تۆ CV خۆت بەڕاستی نیشانی کەسی بەرامبەردا ئەویش بە هەمان شێوە تەماشایەکەیت ڕەنگە سوپرایزێکی زۆر جوان بێ سوپرایزێکی جوان بێ ڕەنگە ئەو سیڤە بەبێ ئاگداری یەکتر بەبێ پرس و ڕا هەر کەسە لە ماڵی خۆی ئەم CV ئامادە کردو ئەم سیڤانە ئەگۆڕنەوە باشە نوسخەش لای هەردوولا هەیە کە تەماشایەکەی بەراوردیەکەی لە بەڕێژەی لە سەدا چەند خاڵی هاوبەش لە نێوان هەردوولا وجودی هەیە وانە؟ یعنی مە مامەڵێکی تەندروسە تعاملێکی زۆر باشە بۆ ناسینی کەسی بەرامبەر بەم شێوازە زۆر ئاسانە کە تۆ توانی کەسی بەرامبەر بناسی ئەگەر بەڕێژەی لە سەدا هەفتە بۆ هەشتا ئەگە زیاتر باشتر خاڵی هاوبەش هەبوو لە ئەفکار و ڕەفتار و کردار و هەموو بیرۆکە باشەکانە ئەوە زۆر باشە بەڵام ئەگەر دوو دنیای جیاواز و دوو ئەفکاری جیاواز و دوو بەرنامەی جیاواز بوو هەل لە سەرەتادا باشترین حل ئەوەیە ئەو پرۆسەیە ئەنجام نەدرێ چونکە لەو سەرەوە کارەسات دروسە بێ و کۆتایەکەی بەجیابوونەوە کۆتایی پێدێت زۆر ڕاستە مامۆستا کەمال دەزانین لە ئێستادا لە زۆری لە گەنجانە پرۆسی هاوسەرگیری بەشێکیان بە تایبەت پیاوان ینی تەنها و تەنها بیل لە جوانی ئافرەتەکەنەوە یا بەشێکی دیکەی خانمان بیل لە پارە و سیارەیەکی پێ بێ کۆمەڵێک بابەت ئەمانە زۆر بەدی دەکرێن ڕاکەم ڕۆژێکیان گوێم لە پارێزەرێک بوو ئەوی زۆربەی زۆری ئەو جیاوبوونەوانە ئەو ئافرەتانن کە زۆر جوانن ینی تا چەند گرنگە گەنج خاڵ هاوبەشەکان گرنگ بێ بەلایە لە پرۆسی هاوسەرگیریدا نەک ڕوخسار و کۆمەڵی بابەتی دیکە هەرچەند ئەمەش گرنگە بەڵام گرنگتر لەوەیە کە تۆ بناغی ئەو پرۆسی هاوسەرگیری دابنی دەزانی کە هەیە ئەڵێ بەس ئەوە نەجوابێ هیچی کەم نایە حاڵی هاوبەشی چی ئەوە چی دوای خۆمان ڕێەکەوین لە پرۆسەکەیە
بەڵام ئەمە ئایا سەرکۆتۆ بێت؟ جوانی مرۆڤەکان لە ناخایە، لە دەرووندایە، لە ڕەفتار و کردار و ئاکارایە، لە هەڵوێستایە، لەو شاکارانەیە کە تۆ ئەنجامێی لە داهێنانایە. باشە جوانی تەنها لە ڕووکەشانیە، لە سیما و دەم و چاو. کەسێک فەیسی جوان بێت هەرەوەندە کیفایەتە. زۆربەی لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ خاتونەکانی هەرێمی کوردستان لەناو کۆمەڵگای کوردیە، زۆربەی ئەو جوانانی کە ئەمن و تۆ ئەمڕۆ دایان بینین فەیکە، ڕاست نییە، تەزویرە، دەستکردە، چاوی عەدەسەیە، برژانگی داناوە، قژی ڕاست نییە، حەقیقی نییە، لێوی، ڕوومەتی، نینۆکی، دەستی، پەنجەی، باڵای هەمووی دەستکاری ئەکرێت. سنتەرەکانی جوانکاری کە لەم بوارەیە کارەکەن جگەلەوەی کە دەرئەنجامێکی نێگەتیڤی خراپی بۆ سەرجەستەی مرۆڤەکان هەیە لە داهاتووە، شێوازی ئەو کەسانە زۆر بە خراپی تێک دەچێت لە ڕووی تەندروستیەوە. باشە لە ئێستاە پارێکی زۆر سەرفەکان بۆ ئەوەی کە وەجهی خۆیان، فەیسی خۆیان، دیکۆری دەرەوەی خۆیان جوانکن بەو شێوازەی کە کەسی بەرامبەر خۆشحاڵکن یا سەرنجڕاکێش بن، یان بە جۆرێک ڕێکلام کەم بۆ خۆیان ئارەسکەن، خۆیان نیشان بن کەمە خاتونێکی زۆر جوانە. نا جوانی خاتونەکان بەڕای من لەوایەکە دڵ و دەرونێکی جوانی هەبێ، کردداری زۆر جوان بێ، کارەکانی جوان بێ، دەرئەنجامی ئیشەکانی جوان بێ، ڕەفتارەکانی جوان بێ، ئەخلاقی جوان بێ، ئەدەبی جوان بێ، خاوەنی مەبادیع بێ، پرەنسیپێکی تایبەت بە خۆی هەبێ. بەم شێوازە یەکەم. دووهەم بۆ مەسەلەی ماڵی دنیا هەموو ئەم شتانە جوانیەکان نسبیە و مۆقەتە، کاتیە. ماڵی دنیاش لە خانوو، لە ڤێڵا، لە سەیارە، لە بەدەستهێنانی دنیای مادیاتە. ئەمە بەرز و نزمەکە، مەرج نییە ئەوەی کە ئەمڕۆ تۆ بەدەسە هێناوە بۆ ئەبەدی خاوەنی ئەمە بی. ڕەنگە لە دەستی بێ، ڕەنگە زیاد بکرێ، بەڵام هەندێک مەبادیع هەیە، هەندێک ئەخلاقیاتی جوان هەیە، هەندێک یاسا و بنەما و خەسڵەتی ڕاستەقینەی مرۆڤ بوون هەیە. ئەمە شتێکی سابتوو نەگۆڕ و جێژیرە. ئینسان بە کردارەکانی، بە شاکارەکانی خۆی ئاڕستکات و خۆی نیشان بات، بەو شێوازە تعریفی خۆی بکات، بەو شێوازە بناسرێتەوە. بەڕای من ئەمە شتێکی ئەسیلە، ئۆرژیناڵە. ئۆرژیناڵی مرۆڤەکان لەوەدایە کە تۆ بەرجەستەی کەسایەتی خۆت بکەی، ببی بە کەسایەتیشی کارزبی، ئیبرازی شخصیاتی خۆت بکەی بە کردار و ئاکار و ڕەفتار بە شێوازێکی فعلی ڕاستەقینەی بە پراکتیک زۆر گرنگە، خۆت ئیسپات بکەی. مامۆستا کەمال، تا چەندێک نزیکی ئەم دوو کەسە لەیەکەوە، ئەم کچ و کوڕە لەیەکەوە نێواکە کە خاڵی هاوبەش زۆر بێ لە نێوانیانە، مەسەلەن هەردووکیان لە یەک بوارە خوێندبێتیان و لە ڕووی خێزانی بنەماڵەیەوە لە یەکترەوە نزیک بنیان، بەڵێ لە ڕووی داراییەوە یەک ئاستیان هەبێ. ئەمانە تا چەندێ هاوکارن، یا ئەگەر ئەمانەش نەبێ ئەکرێت خاڵی هاوبەش بدۆزینەوە ئێمە ئەو پرۆسەیە دروست بێ لە بینیانە؟ چوار یاسامان هەیە، 1 2 3 4 بۆ داخڵبوونی پرۆسی هاوسەرگیری. یاسای یەکەم، ئەم دوو کەسە فەرزە، پێویستە خاڵی هاوبەشیان هەبێت، نقاتی مشتەرەشیان هەبێت، واتە ئەفکار و کردار و ڕەفتار و حەز و خۆزگە و ئامانجیان هاوشێوە بن، وەکو یەک وابن، بۆ ئەوی کە تێکەڵ بن، لە یەکەوە نزیک بن. کاتێک کە خاڵی هاوبەش وجودی هەبوو، چی دروستە بێت؟ بەرژەوەندی هاوبەش، مەساڵحی مشتەرەک لە نێوان هەردوولا. دوای ئەوە هاوسەنگی دروستە بێت، سێهەم و چوارەم تەریببوون، کرۆسلاین، پێکەوە ژیان، ئەنی هاوسەرگیری پێکەوە دروستە بێت، وەکو دوو هێڵی ڕاست پێکەوە دەڕۆن. ئەم چوار یاسایە 1 2 3 4 ئەنجام بدرێت، کارەسات و گرفت بە ئەگەری لە 99 کەم دەبێتەوە. زۆر بەدەگمەن کارەسات و گرفتەکان دروستە بێ، پێکەوە ژیانێکی جوان و ئاسوودا بۆ ئەم دوو کەسە فراهەم دەبێت. چونکە دوو کەس کاتێک کە لە دوو بنەماڵی زۆر جیاواز، دوو ئایدۆلۆژیای جیاواز، لە دوو سەردەمی جیاواز، دوو تەمەنی زۆر جیاواز، دوو ئەفکار و ڕەفتاری جیاواز، دوو بیرکردنەوەی جیاواز، دوو حەز و خۆزگە و خەون و ئامانجی جیاواز تێکەڵ نابن، ناسازێن. نمونەی لەوەشمان زۆرە، هەر زۆرمان هەیە. ئەمان ناتوانن پێکەوە بسازێن، یعنی کەواتە هاوکاری یەکتر نابن.
من لە کۆرسی پرۆسی هاوسەرگیریدا باسم کردووە پێشتر هاوسەر دەبێ هاوخەم بێ هاوکار بێ هاوژین بێ هاوڕێ بێ هاوسەفەر بێ هاوسۆز بێ بەو شێوازە لە هەموو بەشەکانی ژیانکردن پێکەوە بن تێکەڵ بن هاوکاری یەکتر بن کەواتە ئەگەر کەسێک دکتۆر بێت خێزانەکەشی دکتۆرەیە لە بواری پزیشکیە طبیە کار دەکەن باشتر پێکەوە دەسازێن هەردووشیان مهندیس بن هەردووشیان هونەرمەند بن هەردووشیان ڕاگەیاندن کار بن کارەکانیان لێکەوە نزیشان دەخاتەوە تەمەنیان تاکو و ڕادەیەک فەرقێکی زۆری نەبێ 5 ساڵ تاکو 10 ساڵ ئاساییە بە تایبەتی پیاوەکە لە ئافرەتەکە گەورەتر بێ 5 ساڵ تاکو 10 ساڵ بەڵام کە چووە 20 بۆ 30 بۆ 40 ئەمە کارەسات دروستەکە چونکە ئەم دوو کەسە لە دوو سەردەمی جیاواز لە دایک بوون ناتوانن تێکەڵ بن ناسازن پێکەوە بەڵێ هەموو شتەکان گرنگە تۆنی دەنگ و ڕنگ و ینی ئەفکار و ڕەفتار و هەمووی هاوتەریب بێت ئەم دوو کەسە بۆی کە بتوانن پێکەوە بژین کاتێک کە ئەم لە کاتێکە کە ئەم با بڵێن تێکەڵبوونە دروستە بێت لە کاتێکە کە ئەم خاڵی هاوبەشە یەکسان دەبێت ئۆتۆماتیکی چی دروستە بێت خۆشەویستی دروستە بێت خۆشەویستی کە خۆشەویستی هەبوو لە دوای خۆشەویستی مارتەبێکی بەرزتر هەیە ئەو لیڤڵە بەرز دەبێتەوە عیشق دروستە بێ عیشقێکی ڕاستەقینە لە نێوان ئەم دوو کەسایە دروستە بێ خات و سەنا لە هەمان کاتە کە عیشق و خۆشەویستیی ڕاستەقینە دروست بوو فراهەم بوو چی دروستە بێت دڵسۆزی تەبایی متمانە هەموو خەسڵەتە جوانەکان هەموو خەسڵەتە پۆزتیڤەکانی مرۆڤ بوون دروست دەبێت کێشەیەکی ڕوو بە باسانی تێپەڕێن بەڵێ دەتوانن تێپەڕێنن دەتوانن بسازێن تەفاهم بکەن بەو شێوازە زۆر باشە مامۆستا کەمال لە پرۆسی هاوسەرگیریدا شێوازی جیاوازێ کاتێک کە دوو کەس بە یەک دەگەن بۆ نوێیەکێک لەوانە خزم و کەسوکاری بۆی دۆزێتەوە دایکی یان پورەکانی فڵانە کەسەیە بچین سێریەکەن سێریەکە ئۆکەی بە دڵمە و خێرایی دەست پێەکەن شێوازی کەژەیە لەوانەیە خۆیان لە دەرەوە قسەیان کرد بە یان ڕێککەوت بن و یان لە شوێنەکە پێکەوە ئیش بکەن دروستترین یان کامەیە تاوەکو خاڵە هاوبەشەکان بدۆزرێتەوە و تا چەند گرنگە خێزان دایک و باوک ئەندامانی خێزان کاتێک کە کەسێک دێتە پێشەوە بۆ خوشکەکەیان بۆ کچەکەیان ڕێگی بن مدەتێک لەگەڵ ئەم کەسەیە قسە بکات کە ئاشکرای هاتوو ئەزان کێ وی بە باشتر لێکتە تێبگەن دوجار کێشەیان بۆ دروست نەبێت و خوا نەخواستە نەبێتە حاڵەتەوەی کە جیا ببنەوە ژیان پڕە لە سوپرایز بۆ هەموو ئەو کەسانەی کە خۆیان سوپرایزن بۆ ژیان دەبێت ئێمە چێژ بە ژیان ببەخشین تا ژیان چێژمان پێ ببەخشێت لە پرۆسەی هاوسەرگیریە ئەبێ مرۆڤەکان خودی خۆیان خاوەنی بڕیار بن ئەوە ژیانی خۆتە پریڤاتە تایبەتمەندی خۆتە خۆت بڕیار لەسەر ئایندەی خۆتەیە ڕاستە خێزان دەتوانێت دەستی هەبێت هاوکارت بێت هاوکارت بێ بەو شێوازەی کە یارمەتیت بدات لەوەی کە تۆ پرۆسی هاوسەرگیری بە سەرکەوتووی ئەنجام بی باشە یعنی فاکتەرێک بن بۆ ئاسانکاری بۆ ئەوەی کە سەپۆرتی تۆ بکەن یارمەتی تۆ بن بۆی لەم پرۆسەیە تۆ نەجاحەت بێنی سەرکەوتنی باش بەدەست بێنی خێزان دەتوانێت هاوبەش بێت هاوکار بێت یارمەتی دەرێکی زۆر باش بێت بەڵام لە کۆتاییدا خاتون ئافرەت لەگەڵ پیا و هەردووشانە بێ خۆیان قەراری کۆتایی بدەن چونکە ئەمە ژیانێکە تایبەت بە خۆیان ژیانی خۆیانە ئایندەی خۆیانە پێویست ناکە هیچ کەسێک دەستی تێوەەر بدات مداخەلە بکات تێکەڵ ببێت هەتاکو لە پرۆسی هاوسەرگیریە زۆربەی هۆکارەکانی تەلاق و جیابوونەوە دەستێوەردانی دەستی دەرەچیە بەو شێوازەی کە هاوڕێکان دراوسەکان کەسەکان خزمەکان تێکەڵ دەبن کەسی سێم و چوارم دێتەنەوە ئەم پرۆسەیەوە بە ئارەزوی خۆی قسە دەکات لایەنێک پشتی لایەنێکیان دەگرێ و ئەوکیان فرامۆش دەکات نادات پەروەری هەیە نائەدالەتی هەیە باشە گرفت و کێشەکان دروستە بن بۆیە نابێت لە نێوان دوو کەسە کە هاوسەرگیریان کردووە کەسی سێم نابێت مطلقاً وەجودی هەبێ بەڵام باشترین چارەسەر بۆ ئەمە لە کاتی دروستبوون و سەرهەڵدانی کێشە و گرفتەکان لە نێو خێزاندا لە سەرەتایە لە ناوەڕاست لە هەر سەردەم و تەمەنێکا بێ گرنگە پشت ببەسن بە ڕاوێژکارێکی خێزانی
کە نهێنیەکانیان بپارێزێ کە پشتی پێ ببەستن کە متمانی پێ بکەن کە ئەو کەسە دەروون ناسیشی باش بێت توێژەری کۆمەڵایەتی بێت ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی بێت ئەزبوونێکی باشی هەبێت ئەرشیفێکی دەوڵەمەندی هەبێ و ئەزبوونێکی بەهێزی هەبێ لە چاکسازی و گۆڕانکاری خێزانەکان لە پرۆسی هاوسەرگیری کەسێکی بەتوانا و بەهێز بێ و ئەزبوونێکی باشی هەبێ پشتی پێبەسن پس و ڕاشی پێ بکەن. زۆر باشە مامۆستا کەمال ئێمە تا ئێستا باسی دروستبوونی پرۆسەیەکی تەندروستمان کردووە بەڵام جاری وا هەیە کچکوڕێک چوونەتە ناو پرۆسەیەکی زەواجەوە بە هەر شێوازێک بێ ئێستا بۆیان دەرکەوتووە ئەمان خاڵی هاوبەشیان نی و نیەتیان هەیە لە ناو پرۆسەیە بمنەوە ئایا ئەکرێ خاڵی هاوبەش دروست بکەن لە بینی خۆیانە تەفاهومە بێ دروستیکەنی ئاوڕێگەیانە کە من کە ئەکرێ خاڵی هاوبەشی پێ دروست بێ لە سەردەمی کۆندا هەتاکو و ساڵی هەشتاکانیش لە سەدەی ڕابردوو من باوەڕم بەوە هەبوو کە دەوترا الحب بعد الزەواج واتە خۆشەویستی لە دوای پرۆسی هاوسەرگیری دروست دەبێ تا ڕادەیەک ئەوە سەرکەوتنی گەورەشی بەدەست هێناوە سەرکەوتوو بووە دوو کەس پێکەوە هاوسەرگیریان کردووە بەبێ هیچ ئامادەکاریەک بەبێ یەکتر ناسین قسمەت و نصیب بووە فوجایی بووە لە ئاسکەریاتەوە وێنێنە بەڵێ بەڵێ بەبێ ئاگداری بەڵێ خاتونەکە دراوە بەشوو و پیاوەکەش دیان بۆ هێناوە هەر بنەماڵی هەردوو لە ئەم کاریان ئەنجام داوە پرسوەڕایان هەر پێ نەکراوە لە دواییشە خۆشەویستی و تەبایی دروست بووە پێکەوە ژیانیش دروست بووە وەکو باوکو و باپیرانی ئێمە بۆ نمونە بەڕاستی کەمتری حاڵەتی جیابوونەوە باڵێ قوربانیشان داوە یەکتریان خۆشویستووە ڕێز هەبووە وەفا هەبووە ئینسان بوون هەبووە هاوکاری هەبووە باشە بەڵام لە ئێستادا لە سەردەمی ئێستایە من بەلام و گرنگە الحب قبل الزەواج ببێ واتە خۆشەویستیی ڕاستەقینە لە پێش زەواج دروست بێ بە معنای جوانەکەی ئەگەر تۆ کەسی بەرامبرت خۆش نەبێت بزانین لەگەڵیان ناتوانانی تێکەڵ بیت ئەو زەواجە دروست نەکەی ئەو پرۆسەیە ئەنجام نەدەی چونکە زۆر پرۆسی هاوسەرگیری هەیە کە من ئاگدارم هەر لە سەرتاوە بە مردووی لەدایکە بێ هەر لە سەرتاوە شکست خواردووە هەر لە سەرتاوە من دڵنیام ئەمە مدیشی کەمە ینی کورتخایەنە لە دوای چەند مانجێک یا لە دوای چەند ساڵێک ئەم پرۆسەیە لە بینەچێواتە لێک هەڵدەوەشێتەوە کۆتایی پێدێت بۆیە دەبێت تۆ ئەساسەکەت بەهێز و بێ لە سەرەتایە و بسازێت و بگونجێن و خاڵی هاوبەشتان زۆر بێ و هاوتەری بن و هاوسەنجی دروست بێ و ئەو یاسانی کە باسمان کرد لە سەرەتایە ئەنجام بدرێت بەڵێ خۆی زۆر گرنگە ماوەسا کەمال شتێکەیە پێوتر لە سەرگی شاپۆی دروست بووە ڕێ یاسای کێشکردن ئەو دوو کەسە کە یەکتریان بینی ئیدی هەست بکەن کە ئایتر ئەمە خەریکە ینی هەستێک دروستە بێت کە یەکتریان خۆشی یا یەکتریان بەدڵە دواتر بێنە سەر باسکردن لە خاڵەکان و باسکردن لە تەبیعەت و هەڵسوکەوتی یەکتر هەموو کاتێ بیست و مانەڵی منجڵ بە دوای سەرقاپی خۆی ئەگەڕێت لە قانونی کەونە لە یاسای گردوونە هەموو ئەو تەنانی کە لەیەکە چن یەکتری بۆ لای خۆیان ڕادەشێشن ئەمە پێ دەوترێت قانون الجەزب واتە یاسای کێشکردن قانون الجەزب بریتە لەو دووتەنەی کە لە یەکتر دەچن هاوشێون یەکتری بۆ لای خۆیان ڕادەگەشن هێزێکی مۆگناتیسیە ممکن ئەمەش بۆ مرۆڤ بەڵێ ینی تۆ ئەگەر دیقەت بی من هەندێک نمونەی سادە و ساکار و لۆکاڵی بهێنینەوە مە شێوازێکی گشتی و کەسی کە دارتاشە دارتاشەکانی خۆشەوێ ئەو کە فیتەرەکانی خۆشەوێ دکتۆر لە سنفی خۆیە دکتۆرەکانی خۆشەوێ هەموو مەلێک لەگەڵ پۆلی خۆیان دەفڕێت هەموو باڵندێک دەبێت لەگەڵ پۆلی خۆیان بفڕێ قەت نەمابینیوە لە ئاسمانە کۆترێک لەگەڵ مەجموعەیە قازا بە ئاسمانە بڕوات ناسازێن ناگونجێن مەل لەبێت لەگەڵ پۆلی خۆیان بفڕێ ئەمە یاسای کەونە ناکرێت دوو کەس پێکەوە بن لە دوو دنیای زۆر جیاواز بۆیە مەبەسم لەوە بوو ئەو تەباییە کاتێ دروستە بێت کە ئەمان لێکەوە نزیک بن بتوانن لە یەک سنفا بن لە یەک ئایدۆلۆژیە کۆیان کاتەوە ئەو کاتە دەتوانن ژیانێکی تەندروست خێزانێکی تەندروست بێکەوە دروستکەن و مناڵی جوان دروستکەن و لە ناو کۆمەڵگای کوردیە ڕنگانەوەی زۆر جۆدان هەبێت
زۆر سپاس دەکەی مامۆستا کەمال یاخوا بەخێر بێ یازێتی کێشە سپاس بۆ زانیاریەکانە ئێمە گفتوگویەکی خۆشمان کرد سپاس بۆ ئێوە منش زۆر خۆشحاڵ بووم کە دەرفەتەم پێدرا بە ئومێدی ئەوەی قسەکانمان سوودیشی باشی هەبوو بێ بۆ کۆمەلگای کوردی لەم سەردەمە ئێستا سپاس بۆ زۆر سپاس ئێمەش بۆ ئومێدەی کە گفتوگۆکەمانی سوپادی هەبە بێ بۆ خێزانی کوردی کەسەکان خۆش بە زۆر بەڕێز مامۆستا کەمال دەستان ڕایەنەری گەشە پێدانی مرۆی ئەم تەوەرە لەگەڵمانە بوو